باشە هیوادارم کە دەنگم بێ بە ڕێزان و خۆشەویستان. نازانم باشە حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە. هیوادارم کە هەموو شتێک باش بێت بۆ تۆزێ قسەکردن ئەم شەویش. باشە دەی بەڕێزان و خۆشەویستان هەمووتان بەخێر بێن. سەرچاوی ئارام ئەحمەد هاتن ئەم شەویش هەروە بە کورتی درێژی ناکەمەوە چارەشێ 20 دقیقە کۆمەڵی قسە و باس و ڕێی خۆم لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕۆدەن لە دەڤەری سلێمانیەوەنە باسەکەم و دوایی لە خزمەت مەرەخەسە بم. عەزیزان ئەم بەیانیش لە سەر ئیشەکەوە دەداقەیە قسەم کرد لەسەر گۆڕان و لەسەر ئەو تیمەی کە لە حکوومەتا بەشدارن و ئەوە کە ئەمڕۆ ڕوویە و هەمیشمان دەردی بادینان و هەولێر و ئەوانە زانین کە ئەوەی بجوڵێتەوەی تر وەکو حەڤە کەس لە هەڵسوڕاوەکان لە بادینانە کە ئێسای لە زیندانەکانی پارتیان ئەوە هەیانە وەکو شێروانی ئەوانە چەندین مانگە کە لە زیندانان. بۆیە بەداخەوە کە ئەم دوو باندە ئەم دوو دەسەڵاتە لە باشووری کوردستانە ئیتر بوون بە بەڵا بۆ گەلەکەمان لە حەقیقەتا بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئەمانە ناشرینترە بن، ڕۆژ بە ڕۆژ ئەمانە بەڕاستی دزێوترە بن. ئەم شەویش هەروە بە کورتی هەندێک قسە بکەم لەسەر ئەوەی کە ئەمڕۆ ئەوە چۆنە. بۆی هەمووتان لە مۆزوع و لە هاوکێشەکە تێبگەن. یەکەم شت ئەبێ بڵێم کە ئەوەی کە لە کوردستانە ڕوئەدا یەکێت پارتی و بنەماڵی بازانی دەرەجەی یەکەم، یەکێتی دەرەجەی دووەم، گۆڕان دەرەجەی سێهەم، تاوانباری سەرەکین لە کولی ئەو ڕووداوانەیە کە بەڕاستی ڕوئەدا. ئەوەی کە لە سلێمانی ڕوویە بۆەوەی کە هەمووتان واقعیەکە بزانن، سەری مارەکە لە ڕاستیە پاڤێڵی جەلال تاڵەبانی بووە. پاڤێڵ 4-5 ڕۆژێ بەر لە ئێسا لە ڕێگەی وەستا حەسەنەوە کۆمەڵێک لە ئاسایشەکانی کۆکردوتەوە. هەر کەسێکی $300 یاونەتێ جاسەیری کە چەند حیا چوونە بەڕاستی، چەندە ڕستواییە ئەو کۆمەلگایی ئەمە خۆشەویستان. ئەمە سەری مارەکەم بۆ باسکردن کە پاڤێڵ زائید وەستا حەسەن زائید کەسێک بە ناوی خالید ماوەتی ئەمانە ڕۆڵیان هەبووە لەوەی کە لە سلێمانیە ئەوە کە ڕوویداوە و ئازادانی خەڵک و عالم بابەتانە. حەزەکەم ئەوەش بزان خۆشەویستان ئەوانەی کە ئازاری خەڵکیاندا ئەمڕۆ، ئەوانەی کە لەسەر سکی گەنجەکانی سلێمانی هەڵەپەڕین، زۆرینەی ئەمانە خەڵکی سەرسەری، خەڵکی شەقاوە و خەڵکی کەرکووک و خانەقین و شوێنەکانی ترە هێناویان بۆ لێدانی خەڵکی سلێمانی. هەمیشە ئاواکەن ئەگەر بەیانی بە نمونە لە جێگایەکی تر مزاهرە بکرێ یەن کۆمەڵێ شەقاوەی سلێمانی ئەبن بۆ سەرکوتی ئەوان بۆی کە چیان بوێ بەڕاستی ئەمانە بیکەن. ئەگەر خەڵکی شەریفی کەرکووک یا خەڵکی بە حورمەتی خانەقین و جێگاکانی تر دوای ئەمانە ناکەون بەڕاستی. ئەوانەی کە دوای ئەمانە کەوتون کۆمەڵێک ئینسانی بێدایک و باوک، خەڵتەی موجتەماع و کۆمەڵێ سەرسەری سەرجادەیی کە ئاوایەت لە جادەی مەولەویە لەسەر سکی گەنجێ هەڵەپەڕن و ئازانەوە ئازایەتێ بەڕاستی. ئەوەی ئەمڕۆ ئەو چەکدارانە کردیان بەڕاستی مەگەر بەعس ئەوەی کرد بێت. من باوەڕ ناکەم بەعسیش بەڕاستی وای کرد بێ. من باوەڕ ناکەم چونکە ئێمە مزاهراتمان کردووە سەدەمی بەعس. هیچ کاتێ بەعس بەڕاستی ئەوەندە بێمەعنا نەبووە و ئەوەندە وەحشی نەبووە وەکو ئەمڕۆ چەتەکێویەکان یەکێتی ئەمڕۆ لە سلێمانیا بەڕاستی کردیان. یەکێتی فراکسیۆنەکەی یەکێتی و فراکسیۆنەکەی گۆڕان لە پەرلەمانە هەتا توانیان تەپڵیان لێیە، هەتا توانیان هەڵوێست فرۆشیان کرد. بەڵام حیزبەکانیان لە سلێمانی سەرکوتی خەڵکی ناڕازیەکەن، سەرکوتی ئەو خەڵکانەکەن کە داوای موچە و داوای کار و داوای نان و داوای ژیانێکی شەرەفەرمەندانەکەن بەڕاستی بۆ خۆیان. بەبە سەرانی یەکێتی و پارتی و بنەماڵی بازانی بە تایبەتی یەکێتی کە باسەکەسە دەڤەری سلێمانیە چەندین ساڵام خەڵکە هاوارەکات. ئێوە کە ناتوانن حکومڕانیکەن بەم شکڵە خەڵک ناتوانێت هەتا لێتان قبوڵکە بەڕاستی. منم بەیانەیە کە لە ئیشەکەەوە وتم ئەوەی ئەمڕۆ لە سلێمانی ڕوئەدا و ئەوەی پەلاماری خەڵکی ناڕازی ئەدا و ئەوەیشی سوکاتی پێەکە و ئەوانەی کە ئازار ئەدرێن بزوتەوەی گۆڕانش بەشی شێری بەرەکەوێت لە مۆزوعە. بۆچی واموت خۆ لە خۆ ئەم قسەیم نەکردو خۆشەویستان چونکە ئەم هێزانە ئێستا پشتی گۆڕانن کە باسم کردووە. پارێزگاری سلێمانی پشتی بزوتەوەی گۆڕانە، بەرپرسی ئەمری ناوشاری سلێمانی هەر پشتی گۆڕانە،
بەڕێوەبەری چالاکە مەدەنیەکان و پۆلیسی 104 و ئەمانە هەمووی مرشی بجوتەوەی گۆڕانن هەتا بەڕێوەبەری مروری سلێمانیش هەریری بجوتەوەی گۆڕانە خۆشەویست ئەم هێزانە هەمویان شان بەشانی ئەو هێزانەی کە لە دەرەوە لە خانەقین و لە کەرکووک و لە فڵان و لە فڵان هێناونیان لە چەمچەماڵەوانە هێناونیان بۆ سەرکوتی خەڵکی سلێمانی ئەمانش لەگەنە بەشدار بوون بەڕاستی هەمویان بەشدار بوون لە واقع هەموو ئەم هێزانش بەشداری بەرچاویان هەبووە لە سەرکوتی خەڵکی سلێمانیدا بەڕاستی چکەمانە ڕاستەوخۆ بەدەست بزوتەوەی گۆڕانەوەیە تۆ ناتوانانی لەلایەکەوە بەشداری حکوومەت بکەیت لەلایەکەوە تۆ شەڕی پۆستکەیت لەلایەکەوە تۆ بەشداری لەم حکوومەتا بکەیت و شانازی بەوە بکەیت کە پۆستت دراوەتێ و مانگانە ڕبەیە بەس پارە وەربگری هینی پۆستەکانە لەو لاشەوە خۆ مەڵاز بدەیت خۆ لەگژێری بدەیت بڵێ باباوا عیلاقی بە ئێمەوە نییە و نازانم چیوانە بابەتانە شۆشتی وابێ کاکیشی ئێوەش لەوێ بەشدان بەڕاست ئێوە شەڕی پۆست دەکەن پۆست وەرەگرن و پارە وەرەگرن بەڵام کە وەختی ڕووداوەکان ڕووەدا ئەڵێ ئێمە عیلاقی بە ئێمەوە و ئێمە ئەوانەمان نەکردووە یان ئێمە حەقمان نییە ئەگەر ئەڵێی پارێزگای سلێمانیم و دەسەڵاتم نییە هیچم پێ ناکرێ کاکە ڤاڵ ئیسیقالە بدە هیچی پێ ناکرێ کاکەجان ئیسیقالە بدە بڵێ من هیچم پێ ناکرێت و هیچنی ئەو کاتە کەس گلەیی لێ ناکە بەڕاستی گلەیش لە گۆڕان ناکا ئەو کات بەڕێوەبەری چالاکە مەدەنیەکانە هیچینی ئایدی گۆڕانە ئێکاکان پۆسە هینی ئێوەیە ئەگەر هیچتان پێ ناکرێ فەرمووی ئیسیقالە بدەن وازی لێ بێن بڵێن ئەعلانی کەون با بەڵایەوە هیچ عیلاقی بە ئێمەوە نییە پۆلیسی 104 بەدەست ئێوەیە باشە سەرکوتی خەڵکی کردووە ئەگەر ئەڵێن وەڵا کاکە دەسەڵاتمان نییە ئێدە پۆستەکان تەسلیم بکەنەوە چاوەکەم با کەس گلەی لە ئێوە نەکە ئێوە لە هەرچی پۆسە وەرتان کردووە خەریکی دزی و گەنەخۆری و ئەم بابەتانن و خەڵکیش قسەیەکە پێتان ناخۆشە وەزیری ئابووریەکەتان بە هەمان شکل ئاواتی شێرجەناب یەکەم دزە لە کوردستانە بەڕاستی کە خەڵک ناوێ بە حەقەتە لەبەرەوە ئێوەش بەشدارن ناکرێت تۆ دابنیشی لەم لاوە ئەم هەموو پۆسە هەبێ ماگانە پارە وەرگری بڵێ بەخوا کاکە ئەخر خۆ من پۆستم وەرگرتووە بەڵام دەسەڵاتم نییە دەسەڵاتم نییە ئیسیقالە بکە دەسەڵات نییە پۆستەکە تەسلیم کەرەوە ئەجینە هەمووتان تاوانبارن ئەو شەقی ئەمڕۆ لە خەڵکی سلێمانی هەڵدراوە یەکەم شەق هەڤاڵی ئەبوبەکری مەحافیز سلێمانی شەقی لە خەڵکی سلێمانی هەڵداوە تەواو چونکە ئەو پارێزگاری ئەو شارەیە یەکەم شەق ئەو هەڵیات دەدەمی ئەو گەنجە ئەبێ خەڵکی سلێمانی ئەو ڕاستیە بزن بەڕاستی ئەگەر هەڤاڵ ئەبوبەکر ئەڵێ وەڵا کاکە من دەسەڵاتم نییە ئۆکەی ئیسیقالە بدە چاوە ڕاستەکەی من بڵێ ئەم شارە بۆ من نابێ بڵێ ئەم شارە چەتە و دزەکان ناهێڵن تەواو ئەوە بکە ئیسیقالە نایت ئەژێ وەڵا هیچم بۆ ناکرێ کاکە گیان تۆ تاوانباریکەوە تۆ شەق لە خەڵکەڵە دەیت ناوت لە مێژووە ئەنووسرێ کە ئەمڕۆ چەندی مانگە هەڤاڵ ئەبوبەکری گۆڕان پارێزگای سلێمانی بووە و بەرپرس بووە لەو شارەیە بەڵام وەکو ساڵی 63 سەعیم سدیق بەدەیان و سەدان گەشتداتە بە شەق ئەمە شەقی هەڤاڵ ئەبوبەکرە بەقنی ئەو خەڵکەوە کاکەژیان ئەگەر وانە فەرمووی ئیسیقالە بدە چاوەکەم هەڵوێستت هەبێتەوە های تۆ بەرپرسی هێزی ئەمنی ناو شارەکەیت تۆ بەڕێوەبەری چالاکە مەدەنیەکان هەزار شەق لە خەڵکەڵەدا هی ئێوەیە ئەم پۆستە کاکەژیان پۆلیسی 104 هینی ئێوەیە چۆن تۆڵێ وەڵا کاکە ئێمە ئەم پۆستانەمان هەیە پارە وەرەگرین لە گومرکەکانین ئەمە ئەوەکەین بەڵام ئێمە دەسەڵاتمان نییە دەسەڵاتی نییە واز بێنە کاکە ئیسیقالە بدە خۆ کەس گلەی لێ ناکە بزانە بەنەوەی نوێ ئەڵێن کاکە شەق لە شەقتان لە خەڵک هەڵاوە بزانە بە کۆمەڵی ئیسلامی ئەڵێن شەقتان لە خەڵک هەڵاوە بزانە بە یەکگرتووی ئیسلامی ئەڵێن شەقتان لە خەڵک هەڵاوە نایڵێن بەڵام بە ئێوە ئەڵێن لەبەرەی ئەم پۆستانە بەدەست ئێوەیە پارێزگاری شارەکە بەدەست ئێوەیە کاکەژیان هەڵوێستانە بێ بەیانی لە کەلار هەروە لە دەربەنیخان هەروە لە هەمان شوێنەکانە هەروە ئێوە لەم حکومەتە خۆجێیە بەشدارن بە هەموو پیاوانە بە هەموومانەیە کەواتە ئێوەش لەگەڵ یەکێتیا تاوانبار و مجرمن بەڕاستی ئەمە منطقە ئەمە ئەلفوبێ بەڕاست کەس ناتوانێت لەمە حاشا بکات هەردوو فراکسیۆنەکە یەکێتی و گۆڕان کە لە پەرلەمانە ئەوەیان کرد سەریان لە بەردیا بەڕاستی بۆیە لە پافێڵ تاڵەبانیەوە لە وەسا حەسەنەوە لە نازانم فڵان و فیسارەکانەوە لەم هێزانەوە کە ناوم بردن هەموویان بەشدار بوون ئەمڕۆ لە سوکایەتی و بێحورمەتی بە خەڵکی ئەو شارە بەڕاستی ئەمە شەرمەزاریە بۆ کوڕەکەی جەلاو تاڵەبانی ئەمە ڕسواییە بۆ پافێڵ تاڵەبانی بەڕاستی
لە شوێنەکە بەرچاوم کەوت ئەڵێ ڕۆژێک گروپێ پێشمەرگە کابرایەک بە شەق و بۆکز و زلە ئەبن بۆ لای جەلال تاڵەبانی کە ئەیبن بۆ لای مام جلایش ئەڵێ ئەمە چی کردووە بۆ ئاوای لێ ئێن چی کردووە ئەڵێ بەخوا مامە گیان گوێنی یاوە ئەڵێ گوێنی بە کێیاوە ئەڵێ گوێنی بە تۆیاوە ئەڵێ گوێنەکە چییە کە بە منی یاوە ئەویش ئەڵێن پێشمەکان ئەڵێن وەڵای ئێمە لە ڕۆمان نایە بڵێن وەڵحاڵ ئەڵێن وەڵای پێی توێتی مام جەلال پیاو نییە و سەگ بابە ئەویش ڕۆکاتە کابرا ئەڵێ خۆ پیاونی و خۆ سەگ بابی بەرێن با بڕۆ خۆ حافیزی بێت من کاتی خۆی وتم ئەبێ ڕەحمە بنێن بۆ کفندز ئێستا ئەبێ ڕەحمە بنێن بۆ جەلال تاڵەبانی لەبەر پاڤێڵی کوڕی کاک شەوانە تێر و پێویستکیە خواتەوە وێسکی سپێشاڵوم ئەچێ وەسا حەسەن بەراتی گیانی خەڵک وەسا حەسەن ساڵونیویەکە واژۆی وەزارەتی ناوخۆ وەزیری ناوخۆ واژۆی کردووە کە ئەبێ بڕۆتە بۆ ماڵەوە بەڵام پاڤێڵ و قوبەل لای نابن لەبەرێ دزی پێەکەن وەسا کوتی خەڵکی پێەکەن بەڕاستی ئایا بەرە ئەم قسانە کە ڕاستین پێویست ناکە کەس پێی ناخۆش بێت یەکێتی و گۆڕان ئەمڕۆ شان بەشانی یەکتر هێزیان هێناوە بۆ سەر خەڵکی ئەو شارە و تەعدایان لە خەڵکی ئەو شارە کردووە و ئەمە بە قەڵەمی ڕەش لەسەر کاغەزی سپی لە مێژووە ئەنووسێ بەڕاستی ئەنووسێ بە هەموو پێوە بە هەمومانەیەک یەکێتی ئەڕوا هێز لە خانەقینەوە هێنێ یەکێتی ئەڕوا هێز لە کەرکووکەوە هێنێ ئەچێ لە چەمچەمانەوە کۆمەڵە خەڵکە هێنێ ئەچێ لە فڵان کەلاروانەوە هێنێ بە نمونە بەیانی هێزی سلێمانی و هێزی کێوکی ئەبا بۆ سەرکوتی شوێنەکانی تر ئاوە بۆیە ئێستا ئێمە هاوارەکەین کە داوای ئەوەکەین کە هەرێمی سەر بە خۆمان هەبێ لە سلێمانیە بۆ ئەوەی کە خۆمان هێزمان هەبێ ئەو هێزەی خۆمان شەق لە خەڵکی شارەکە خۆمان هەڵ نەدەن بەڕاستی بچینە سەر مەسەلەی مزاهرە و داواکردنە عەزیزان خۆشەویستان با هەموو ئەو کەسانەی کە بەشداری مزاهرەکە ئەکەن بە وردی ڕەئی من لەسەر ئەو مۆزوعە بزانن خۆشەویستان داواکردنی موچە لە بنەڕەتدا داواکاریەکی سیاسیە هەمووتانە بێ ئەو حەقەتە بزانن بۆیە هەر داواکاریەک لە ئاسی دنیایشە ئەمە وایە بەپێی عەقڵ بەپێی مەنتەق بەپێی ئەخلاقی سیاسی بەپێی فکر بەپێی عەقڵەتی ئابووری هەر بۆ جۆرەیە هەر داواکاریەک بۆ بەشداری بۆ باشکردنی بژێوی و دابەشکردنی موچە لە کاتی خۆیدا پێویستی بەوە هەیە کە تۆ بێی دەستکاری سیستەمی سیاسی ئەو وڵاتە بکەی بەڕاستی تۆ هەتا دەستکاری سیستەمی سیاسی هەرێمی کوردستان نەکەی دەستی بە هیچ ناگا سەرکەوتوو نابی لە حەقیقەتە لە مەسەلەی موچە و چی و ئەلەم بابەتانەیە چونکە بۆ لەبەرەوەی کە تەواوی کایە ئابووری جونگە کەتە گرنگەکانی داهات و بازرگانی و نازانم نەوت و دار و بەر هەموو ئەمانە کە بەرهەم ئەهێنێ هەمووی لە دەستی بەناو نوخبەیەکی سیاسی و کۆمپانیەکانی حیزبدایە بەڕاستی یعنی کۆمپانیەکانی حیزب دەستیان بەسەر داهاتی ئەو وڵاتە گرتووە کەواتە تۆ کاتێ نایت کاتە تۆ دژایەتی ئەم سیستەمە ناکەی و هەوڵ نادی ئەم سیستەمە بڕوخێنی یا ئەم سیستەمە دەستکاری ئەم سیستەمە بکەی قەت نێدانیشی هاوارکەیت و داوای موچە بکەی سەرکەوتوو بەدەست نابێت و هیچ شت نادەنێ خۆ بە درێژایی دە ساڵی ڕەبەقە خەڵک لە کوردستان مزاهرەکە یەتە سەر شەقام حەفەی شوباتەکان هەموو ئەمانە هەمومان بە چاوی خۆمان بینیمانە بەڵام هیچ نەکرا دایقەتە لەبەرەوەی کە خەڵکی کوردستان یەک داوای موچەیەکە لە واقع ئەگەر بەیانی موچەی بەنێ ئیتی بێدەنگە بێ هەتا ئەو کاتێک کە برسیە بێتەوە ئەمە هەوێنی ئاڵوگۆڕ نییە لە حەقیقەتە هەوێنی ئاڵوگۆڕ ئەوەیە کە تۆ بێ دەستکاری ئەم سیستەمە چەتەگەریەکەی و ئەم سیستەمە لە بناخەوە بەڕاستی پێویستی بە گۆڕین هەیە و ئەبێ بگۆڕی ئەگەر ئەمە نەکەی بەڕاستی هیچت بۆ ناکرێت بۆیە لەم ڕۆوە تەواوی موچە خۆران پێویستە داواکاریەکانیان لە دابینکردنی موچەوە بگۆڕن بۆ گۆڕینی سیستەمی سیاسی ئەم باشووری کوردستانە ئەگەر ئەم کارە بکەن و داواکاریەکانیان لە موچەوە و لەمانەوە بگۆڕن بۆ گۆڕینی سیستەمی سیاسی ئەو وڵاتە ئەتوانن کۆی چین و توێژەکانی تر بانگهێشتکەن لەگەڵ خۆیانە بۆ بەشداریکردن لە خۆپیشاندەرانە بەڕاستی چونکە بەدەیان هەزار کەس لە باشوور لە سلێمانیە ئەویش ئێوە مزاهرەکە ئەم سیستەمە بگۆڕێ بەڵام تۆ هەیەی ئەڵێ موچە ئەو موچە خۆر نییە نایە لەگەڵ تا بەڕاستی چونکە بۆ لەبەرێ ئەو موچە خۆر نییە کە تۆی باسی موچەیەکەی ئەو لەگەڵت نایەت یعنی میلەتی ئاگا
ئینسانی هوشیار ئەبێ لەوە تێبگاکە ئەبێ ئەم سیستەمە چەتەگەریە بگۆڕیت ئەگەر نا هاتنە شەشەقام بەڕاستی بێسوودە بۆ مەسەلەی موچە و ئالم بابەتە. خاڵێکی تر کە پێویستە هەموو کەس بیزانێ ئەوەیە کە سەردەمی کاریزما و فریاد ڕەست و فڵان و فیسارە بەڕاستی کۆتایی هاتووە خەڵکی کوردستان. ئێوە نابێت چیتر چاوەڕوانی سیاسیەکان بکەن بێن ژیانتان بگۆڕن بەتەمای ئەوە مەبن عەزیزان. ئەبێت ئێوە پشت بە خۆتان بە هێزی خۆتان بە توانایی خۆتان ببەستن نەک پشت بە کۆمەڵە سیاسی هەزیر و هەلپەرست و دز و درۆست و ئارەم بابەتانە. باشە تەنها و تەنها بە هێز و بازوی خۆتان ئەتوانن گۆڕانکاری لەو کۆمەلگای کوردستانە بکەن ئەگینا ئەوی کە ناتوانن. ئەمە هەمووی کە من ئێڵێم بە ئەزموون سەلماندوێتی کە حیزبی سیاسی لە باشووری کوردستانە دووکانە مارکێتە بۆ خۆشیاندنی کۆمەڵە دەموچاوە کۆمەڵە ئینسانی بشەخۆرە. بزانن کاک پارتی حیزبێکی سیاسیە یەکێتی دووکانێکی سیاسیە گۆڕان دووکانێکی سیاسیە نەوەی نیوە و فڵان و فیسارەکان هەمووی دووکانی سیاسیە هەمووی کۆمەڵی ئینسان لەسەری ئەژی و لەسەری پارە پەیاکە لە حقیقەتە. ئەمە واقع. پاشان پێویستە کە خەڵک لە کوردستانە ڕێگە نەدا پیاوی هەلپەرست لە ڕێی ئێوە خۆی پاک کاتەوە. بەڕاستی ئەوانەی کە سەرۆت و سامانیان دزیوە و ئەیانەوێ سامانەکەی خۆیان بپارێزن لە ڕێگەی ئێوە جارێکی تر لە سەرشانی ئێوە خۆیان دەوڵەمەندکەن خۆی بکاتەوە پەرلەمانتار گیرفانی خۆی پڕکە ئەو سامانەی کە دزیوەتی بیپارێزێ. من نازانم بەڕاستی ئێمەمانان و خەڵکی کوردستان کە یەک ئاوات و ئامانجمان هەیە تاکەی ئەم هەموو قەرەچ و سوالکەرە بکەین بە کەڵەگا و ملیۆنەر بەسەر ژیانی خۆمانەوە. بەڕاستی تاکەی کوڕی گەنج بکوژێ کۆمەڵی خەڵکی تر خۆیان دەوڵەمەند بکەن. هەویستم بەڕاستی ئەوتان پێ بڵێم من خۆم جارێک بە ئێوەم و عەزیزان من ئێستا ئەگەر لە سلێمانی بم ئێستا حالیەن بەیانی لە سلێمانی بم من مزاهرە ناکەم نایمە سەرجاد بۆ موچە بەڕاستی بەحیاتی نایم حتا ئەگەر موچە خۆش بم بۆ موچە نایم دەڕاستی مزاهرە بکەم چونکە بەم مۆزوعە چارەسەر نابێت. بەیانی یەکێتی و پارتیا لە بابە موچە دێن فەرموو ئەوە دەڤەری سلێمانی موچەکەیە ئەخاتە سەر بەغا و ماگانە موچەیە بێت بەڵام خۆ بۆ چارەسەر ناکرێت بەڕاستی بە موچە. یعنی ئێوە بەس کێشەی موچەتان هەیە بە ملیۆن بەشەر لەو کۆمەلگایە موچەی نییە ئەوانە چی بکەن بەڕاستی ئەوانە چی بکەن من خوشکمەیە کەس و کارمەیە هیچی موچەی نییە نانیش نێ بیخۆن ئەیشۆ یعنی ئەو چاوەڕوانیشی نییە کە بڕ بەشم دوو سەمان جارە موچەیەکی بدەنێ ئەوانە چۆن بژی کەواتە بەڕاستی ئەمە چارەسەر نییە. من قسەیەکی گیڤارام کاتی خۆی لە حەڤەی شوباتە بۆ ئێوە بە نمونە هێنایەوە. گیڤارا ئەڵێ هیچ کاتێ ناچمە سەر شەقام ئەگەر چەکم بەشانەوە نەبێ بەڕاستی ئاوایە. لە هۆڵەندا مزاهرەکەم چەکم ناوێ چونکە گوێم لێژگیرێ ڕێزمە گیرێ ئەچم بۆ لا پۆلیس هەموو شتێکم بۆکە ئەم پارێزێ ئاگای لێمە لە داناخە لە هەر شوێنێکە ئەچم لەگەڵ وەزیرە لەگەڵ سەرۆک حکومە لەگەڵ کیا ئەتوانم دابنیشم بچمە ناو پەرلەمانەوە هەموو قسە باسەکانی خۆم کەم هەموو پەیامەکان مەگەێنم چارەسەری کێشەکانم بۆکەن فشارەکانم زۆرەکەم وەڵام ئەدەنەوە بەڵام یەکێتی و پارتی ئەمانە وەڵامی کەس نادەنەوە عەزیزان چونکە ئەمانە سیستەمی من چەتەن بە حەقیقەت کاکە چەتە تۆ چی لەگەڵ چەتەیەکە کاکەچە چی لەگەڵ چەتەکەی خۆشەویستە باشە ئەمەی کە لە باشووکسانەیە چەتەیە کۆمەڵە چەتەی کێوی یاگرتە خوارەوە دانیشتوون لە سەمەسە وڵاتە گرتو ئەدزن و تاڵانێکەوەوارم بابەتانە. بۆیە ئەگەر من بەیانی لە سلێمانیا بم کە مزاهرەم کرد یا لە هەولێر یا لە هەر شوێنێکە بەڕاستی مزاهرەکەم داوای گۆڕینی سیستەمی ئەم وڵاتەکەم ئەم سیستەمە چەتەگەرێ بێ بگۆڕێ و بەڕاستی بە چەکی شۆیم چەکەڵە گرم لە حقەتە پیاسەکە ئەخەم شوێن خۆ مزارەکەم بە چەکە مزارەکەم چونکە ئەمە هۆڵەندانیە ئەمە ئەوروپانیە ئەمە شەرقە بەڕاستی تەواو ئەمە شەرقە ئەم چەکەم بەشانەوە بێ خوێڕیەک ناتوانێت لە خانەقینەوە بێ شەق لە ئارامەحمە هەڵا لە سەجادەیەەکە یا لە تۆی هەڵا باشە کابرایکی بەرەڵای سەرسەری لە کەرکووکەوە یا لە هەر شوێنێکەوە ناتوانێت بێ شەق لە منە هەڵبدا شەقمتی هەڵاتی هەڵێمەوە تەقەم لێکە تەقەی لێکەمەوە تەواو کە تۆ ئەمە پێ ناکرێ باوەڕتانە بێ عەزیزان هیچ سوودێکی نییە هاتنە سەرجادە بۆ موچە هەزار جار من باس کرد بەڕاستی من پێم ناخۆشە کە خەڵک بە شەخوانینە هەتە داخلم هەر نەیەکە بەڕاستیەوە ئەوە ئیشی من نییە کۆمەڵی خەڵک توێژێک مامۆستایان یا فلان بێ بڵێ کاکە موچەمانەوێ ئەوە مشکلەی گروپێکە مشکلەی کۆمەڵێکە بەڕاستی مشکلەی هەموو ئەم خەڵکە نییە
ئێمە ئەمانەوێ سیستەمی ئەم وڵاتە بگۆڕین ئەگەر مزاهرە بۆ ئەم گۆڕینەکەی بە هەموو توانەوە لە خزمەت تابین ئەگەر هەر بۆ موچەکەی خۆتەوە بەیانی موچەکەیان تێ چیتەوە بۆ ماڵەوە کاکە بۆچی ئێمەش ئازیێدەی کاکە بۆ ئێمەش ئەم هەموو هاوارە بکەین سێ ڕۆژە من بۆکو خۆمی ساعتم نەکردووە هەر خەریکی قسەکردن و نووسین و شەڕ و تەلەفۆن و ئەلەم بابەتانە بۆ گوناحە کاکە بەیانی یەکێتی و پارتی موچەتان بنێ ئەچنەوە بۆ ماڵەوە کاتت سوودێکی یەکە هیچ عزیزان یەک شتێ بیزانن یەکێتی و پارتی و گۆڕان و تەڕەمەتەمانە بە ئێوە چاک نابن ئەمە یەک عەقڵن چەتەن ئەمانە خۆشەویستان تەنها هەڵچوون تەنها شۆڕش ئەتوانێت ئەم مۆزوعە چارەسەر کات ئەمانە عاقڵ نابن ئەگەر چوای پیاوی عاقڵ لە یەکێتیشە هەبێ لە گۆڕانیشە هەبێ ئەو نەی دز و درۆزن و ساختەچی تایە ناهێڵن ئەو چوای پیاوە یەکشت کات تەوا یا ئەبێ گو قاری حاجی عەلی بڕۆن بۆ خۆیان بمرن یا تا یەکشت ناکرێ تەواو چونکە بۆ لەبەرەوەی چەتە و دز و پیاوکوژ و ئەمانە زۆرینن لەناو پارتی وێکێتی و گۆڕان و ئالم بابەتانە لەبەرەوە بەڕاستی ئەمە چارەسەر ناکرێت ئەم دەسەڵاتە بە مانای کەلیمە شەقاوەیە بێبەرنامەیە خۆی ئەدزێن موچە نادان ئازادی سفرە لەو کۆمەلگای ئێمە ژیان سفر بۆ تۆ مانای کەلیمە بەڵام تۆ یەی داوای موچەیشەکەی ئەچین تەقەبیەکەن ئەچین ئەدەنە بەشاق باشە کۆمەڵی ئینسانی بێژی بێدایک و باوکیان هێنا لەم لالاوە لە سلێمانیە یەک ئەوەکەن بەڕاستی یەکێتی نیشیمانیەوە ببێ بە سەردەمی ئاسوودەلاکەکان ئەنجا ئێوە چارەکەن بەڕاستی ئەبێ وای لێ بێ لە حەقەدا ئێوە تاکەی بیر لە مۆزوعانە ناکەنەوە یعنی ئێوە ئەتانەوێت تاکەی ئەم کۆمەلگای ئاوا لێ بخوڕن تاکەی کاک ئەیلۆ ساڵێ 2 ساڵ 10 ساڵ 20 ساڵ خۆ ئێوە قەینا دزن ئۆکەی کاکە قەینا دزن قەینا ملیۆنێرن قەینا ملیاردێرن قەینا هەموو شوێ دزیەکەن تاڵانیەکەن هێشتان چەکتان پێیە بەڵام خۆ بۆ پاراستنی خۆشتان بێ بۆ مانەوەی خۆشتان بێ بۆ ئایندەی خۆشتان بێ ئەبێ لانی کەم وەڵام بە خواستەکانی خەڵک بدرێتەوە کابرا کە پێشمەرگەیە موچەکەی خۆی بێتێ مۆزەفە موچەکەی خۆی بێتێ مامۆسایە لە کاتی خۆیان موچەکە وەربگرێ خۆ بە چارەسەری ئەم مۆزوعانەکەی ئەگەر چارەسەری ئەمانە بۆ ناکرێ هەڵە لە قنی خۆ بڕۆ بە لای ئیشی خۆتۆی تە قسەی قۆڵ مەکە بەڕاستی قسەی سەیر من بەداخەوم بەڕاستی خۆشەویستان خۆزگەوانە بووایە ئەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبێ خوێن بشواتەوە بەڕاستی چارەسەری تر نییە بە هیچ جۆری باشە بڕۆ لەم ئەوروپای بڕۆ سەر شەقام بەڕێز و احترام و مافەکانی خۆ وەرەگریت بەڵام لای ئێمە شەقتی هەڵێن سوکایەتی پێکەن ئەچن لەسەر سکی هەڵەپەڕن هەرچی ئینسانی بەواز بێنە وەڵی ئەزانین چۆنام خۆزگا بە خۆزگایی ئەو خۆیە من کورد نەبوومایە هەر ئەوە ناڵێم بەخوا حرمەتم بۆ هەمووتانەیە حەزمە کرد حەزم ئەکرد کوڕی ژنێکی سۆزانی بوومایە لە بۆلەوی باشە یا لە ئەمیستەردام بەس کورد لە دایشی کورد نەگوتماتە خوارەوە بە قورئان حەزمەکردنیە خۆزگا کوردبوون کراسێک بووایە باوکم بە وەڵڵاهی ئەو کراسەم دەرەهێنا بە مەقەس پارچەمە کرد وردم ئەم کرد بەخۆڵ اینجا بەنزین پیا کرد ئەگەم تێبەرام سووتە براڕۆ کوردبوون کە شەرمەزاریە براڕۆ کوردبوون کە عیبە باوکم ئەزانی چۆنە تف لەو ڕۆژەی کە ئەم ئارامەحمە لە پێنجێن لە دایک بوو بە کوردی بەڕاستی خۆزگا سەگ بوومایە کورد نەبوومایە خۆزگا تانجی بوومایە کورد نەبوومایە براڕۆ کوردبوون شەرمەزاریە باوکە ڕۆ کوردبوون عیبەیە بەڕاستی باشە خدا بە خودایی خۆی کوردی ڕسوا و تڕۆ کردووە کەشی ئێشتا هەر یەکتر ڕسواکەن هەر یەکتر تڕۆکەن بەڕاستی باشە بڕۆ سێری هەموو گەلانی دنیا هەمووی خاوەنی چییە خاوەنی دەوڵەتی خۆی حتا دەوڵەت نەماوە ئەسەن باوی دەوڵەت نەماوە ئەم هۆڵەندایە سەدان نەتەوەی تێدایە باوی بەیەکەوەژی باشە خاوەنی نەتەوەی خۆی خاوەنی تەکنۆلۆژیا خاوەنی داهێنان خاوەنی مفەکیر خاوەنی داهێنان لە هەموو شتەکانە بەڕاستی باشە کەچی کورد هەر ڕسوای کردووە خاکی پارچە دار و بەردی پارچە ڕستووە تێ هەڵدراو ئێران تێ هەڵەیە عێراق تێ هەڵەیە تورکیا تێ هەڵەیە سووریا تێ هەڵەدا یەکێتی تێ هەڵەدا پاری تێ لە ناوێکیشە لێ تێ هەڵەدەن بەراڕۆ کوردبوون کە ناشیرینە باشە بەڕاستی کوردبوون ناشیرینە باشە ئەبلا ئۆجلان ئەڵێ کوردبوون نازانم چییە و ڕاکرد لێی نامەردیە بەداخەوە بەڕاستی خۆزگە نامەردی نەبووە باشە بەڵام کوچیە تو شەرەف و ویژدانتان معقولە تۆ 100 ساڵ شۆڕشکەیت باشە ئێستا مەسوول سەرۆکی حکوومەتی بێت پاڤێڵ تاڵەبانی بێت دەمپان کاتەوە قسە بکە لە من کە کوردم هەرەوە ناڵم باشە پاڤێڵ بێت دابنیشێ قسە بکات و بڵێ ئەمە بکەن و ئەوە بکەن و ئەوە بکەن وەسا حەسەن بێ ئەوە بکە ئەزیزە تۆ سێری ئەو پیاوانەکەن کە کورد بەڕێوە بن وەرە سێری هەموو پیاوەکان کە زەحمە نەبێ
بزانین چێرانێکە کورد بەڕێوا بن بزانە چارەنووسی ئەم وڵاتە بەدەست کێوەیە خۆشەویستان باوکم وەڵڵا بە ویژدانم بەم عەقڵەوە کورد بێ بە دەوڵەت وەڵڵای گوناحە بە قورئان کفرە والله كفرة كاكا 5 مليون كرد اي هاوار لباشري كردستانا امن دقم جوجيل بي دوای ملام صفا كوي بلي ملام صفا رزقارم اكا ملام صفا نتو رزقاركا هر عجبتالك بنسيبي بي كاكا شلون ملام صفا اكريبا بس لو شي حزب ورزقاري كاكا خو ملام صفا كاكا جيفارانيه خو ماو سيتون نيه خو فيدل كاسترو نيه كاكا خو هوشي من نيه ملام صفا دامو بس الاسبيك ولو شاخو داخل هاتو شو ببرنامج قروا خليشي بوق الى كشتن بو باشا كاكا شلون بو كو رزقاري بي كاكا سي قور خو كاكا خو قالطه جاري نيه بلا شيء سيدا نصارى كاكي من كرد بو حكمراني بو هيش نابي حتى شهر وابي بوش على زيتان هيزني بتواني كوريكاتو هيزني بتواني كوتشاكا بوش على زيتان شاك داكريت كاك باشا سيدا نصارى تو سي شهر بدا سوي بو بريو ناتشي ناتواني موشي سي شهر بدي باشا سي سالتو سي شهر بدا سوي هيك هزي بيجماغونيه هيك هزي اسايشينيه هيك هزي نشيماني هيش تكل ارانيه باشا حتى برلماني شنو هيك نيته براس باشا انا سروكي نيشي سروكي هريمه مسؤول سروكي حكومته فلان جيجري ام فلان جيجري او مسؤول بازاني شي والله هيج ني سروكي باتيه هلا خو بان مدركه برياريا بوريكوت اللي قلب غايا برياريا ان شاء الله قلبك كياكا برياريا لقل ايران مسؤول بازاني تو شي اي هاور كاك تو بتشي يا سايبتو اماكي كاك كواتا قصي قوركاك كومل قايق كومل ابن مالا زين شلون عزيزا مثل او كاتب بطواتي بروان بيكش النما كشت نوشوام صفاء هاي كرت كاتب نوشوام صفاء بهموجود من دواي كوتين او هم بدبختيه بينه وبلد دصل لدوايا قد ودار بالكركان من مليونير يتبع ورم ببياي كوت النما براسي او ننا اميد بوم لكود مقر اخوه يبزن براسي تيجي انسان نادر بنا بشرب براسي هو اخر كلمه بويا من دريجي ناكم براسي براسي دريجي ناكموا عليه مثلا شي كردي هي بداخو كيسي بي من يبي لين بلا معنا كير اوابي ك اويك هي ده صلاتك برهمي خلشي كردستان خويتي برهمي خلشي كردستان خويتي طبعا يعني يكيتي وباتي انرجي لو خلقه ورقن براسي لو ولك باشا برو بافل طالباني هل بيك يعني حد هذا لا يشي بوشو هل خويو باشا دهزل ما ساوشي لخو ما سايب وكا كاكا ايما دبنجين بساق كواتا عزيزاني خو بيشاندر براني بريس خوشكاني عزيز هاتنا ساشقام جناح بو موشا او كاربكيت بو موشا او كارمكا ما مساني بريس بو موشا ايكي ايش خليك بوشي ده خوش عزيزي السليمانيه ولا موشا كم بدني وشي براسي تمام موشا يعني دوام مكا اگر بيش ماجي موشا دوام مكا برو كلي كاريك شو تام بروشي قلت باشا هادشي برو بيك تو اما واقع كيوه بداخل براسي بويا بيويسا داوا كاريكاني خلق بقوري لموشوا بو قوريني ام سيستم تشتغلي باتي بشيتي اول هر مشتغلين قرنتنا اما ايش ناكل يعني هيك تو من قسيكي تلمنا ما خوش ويسا بما عندك كفايه نيوس على قسم كرت شو قاتن خوش بو اول راي منها هي وادارم كخلشي كردستان بيلا حالي خوي بكاتوا كهول بدا امسي سما تشتغلي على قوري بسلا بي قوري لو بدل هيك شاريكي تنيه مثلا موچو ابو بابتانا او براسي نخباتا نتي كوشانا نهيج تنها خلشي كي تورو بجيفانيت اواكاتو تو زي اجريس جاده كان اواكاتو هيك لولا شوكم ولا السسريين اسني ان بشقوا بداخل براسي جديد اخ هيك تلمنيه خواتن لقالوا شو قاتن خوش بعزيزه